ئەمڕۆ 16 پێنج تاقیکردنەوەی وەرزی دووەمی خوێندنی ساڵی 2014 بۆ 2015 بەڕێوەچوو بە مەبەستی لا نزیکەوە چاودێریکردن و بەسەرکردنەوە. مامۆستا کەمال نووری بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی ڕۆژئاوا هۆڵەکانی تاقیکردنەوەی هەریەکە لە خوێندنگاکانی بەرانان و بڵێسە و ئامادەی ڕۆشنبیر و چەندین خوێندنگا و قوتابخانەی تری بەسەرکردەوە. سەبارەت بە بەڕێوەچوونی پرۆسەی تاقیکردنەوەکان لەگەڵ بەڕێوەبەران و مامۆستایان و خوێندکاران دوا و گفتوگۆی کرد. ئەمڕۆ یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی کۆتایی خولی وەرزی دووهەمی ساڵی 2014-2015 دەستی پێکرد سەرتاسەری کوردستانە لە پۆلی 4 تاک و پۆلی 12 و ئێمەش وەکو بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی ئەو ڕێنمایانەی کە پێویستەوە هەروەها هاتووەتەوە لە وەزارەتی پەروەردە گەیانمانەتە سەرجەم قوتابخانە خوێندنگاکان، ئەوانش بە هەمان شێوە لەگەڵ مامۆستایان و سەرپەرشتیاران ئامادەکاریەکی باشن بۆ قوتابخانە خوێندنگاکان کردەوە پێی ئەو ڕێنمایانە. و ئیمڕۆژ ئێمە خۆشبەختانە چەند مەکتەبێ بکمان بەسەر کردەوەی چێ لە قوتابخانانە قوتابخانەی بەڵێسەیە کە ئێمڕۆ لێرە وەستاین بەشەکانی خوێندنگاکەوە هەروەها و بەشانی کە تاقیکردنەوەکانی تیا ئەنجام ئەدرێن بینیمان بەپێی ئەو ڕێنمایانی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرەتی پەروەردە سەرجەم ئەو ڕێکارانیان جێبەجێ کردووە و کارەکان زۆر بە ڕێکپێشیە ڕوا هیچ کەم و کوڕێک نابین لەوەنە و زۆر لە قوتابخانەیش ئەبینم کە تەنانەت لە قوتابەکانی غایبات نییە. ئەمەش زۆر گرنگە بەنسبەت ئێمەوە کار لەو ڕۆژانە غایبات نەبێت لە قوتابخانە خوێندنگاکانن. ئەمەش بۆ گەڕێتەوە بە دڵسۆزی مامۆستاکان بە پەرەوەشەوە بوونیان لە کاتێک خۆتان نەزانن وڵاتەکەمان لە بوارێکی ناهەموارە تێپەڕێ نەبوونی بودجە و شەڕێکی گەورەکە ڕوبەڕووی وڵاتەکەمانی گرتەوە، بەڵام مامۆستای پاڵەوان و قارمان بەڕاستی قوتابخانەکانان بەجێ نێشتووە و ئەگەر بڵێم ساڵە ساڵانی باشتر ڕۆشتۆ بەڕێگاوە هیچ مبالەغەتیان نییە. بۆیە من بەناوی وەزارەتی پەروەردە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی زۆر سوپاسی مامۆستاکانەکەم قوتابخانەکانەکەم و چە قوتابخانە و خوێندنگایەکی کەش بەسەرەکەینەوە. هیوادارم ئەوانش بەم شێوەی کە ئێمڕۆ دیومانە لە قوتابخانانە بە تایبەتی قوتابخانەی بەرانان کە بنەڕەتیە چوین و هەروە قوتابخانەی بڵێسە کە چوین زۆر ڕێک پێک بوو و هەروها بەردەوامی لەسەر سەردانەکانمان بۆ ئەو شوێنانە و هیوادارین سەرکەوتوو بوو. هەر سەبارەت بە ڕەوشی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان بەڕێوەبەران و مامۆستایان تەکیدیان کردەوە لەسەر جێبەجێکردنی ئەو ڕێنماییانەی لەلایەن وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەوە بۆیان دیاری کراوە. بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەین. ئیمڕۆ 16 مانگ ڕۆژی شەممە یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی وەرزی دووەممان دەست پێکرد. سوپاس بۆ هەموو قاکان و هەموو ئامادەکاریەکان بۆ تاقیکردنەوەکان کراوە و ئینشاءڵڵا هەموومان لەم پرۆسەیە سەرکەوتووە بین. ئەمڕۆکەم ڕۆژی دەستپێکردنی تاقیکردنەوەیە کۆتایی وەرزی دووهەم ساڵی 2015-2016 بەخێرمە سەرچاو تاقیکردنەوە کە بە شێوەیەکی زۆر ئاسایی ئەڕوا بەڕێوانێ هەچی ئەو لە وەزارەتی پەروەردە چ ڕێنمایەک هاتووە بۆمان جێبەجێمان کردووە. زۆربەی پرسیارەکانیان بۆ چاپ کراوە. قاعەکەش خۆتان بە چاوی خۆتان بینن سادی و گەرمی بۆ دابین کراوە، بەڵام تەنها ئێمە سبلیتمان نییە لە هۆڵەکە کە زۆر زەرورە سبلیتێکی گەورەی تابێ یان دوان، چونکە پاش ماوەیەکی کە قوتابیانی شەشی ئامادەی لەم هۆڵە تاقیکردنەوە ئەنجامەدەن. بەنسبەت تاقیکردنەوەکانی خۆمان وەکو قوتابخانەی بڵێسە بە دوو قۆناغ تاقیکردنەوەکە ئەنجامەدەن، چونکە ژماری قوتابیانمان زۆرە. کاتژمێر 8 پۆلی 4 و پۆلی 6 تاقیکردنەوە ئەنجامەدەن. لە دوای کاتژمێر دەوانێ پۆلی 5 بە 8 کارت ئیمتحانەکە ئەنجامەدەن.